لێرەکانی هەفتەی 35 خولی ئەستێرەکانی عێراق ئەمڕۆ چوارشەممە لە کاتژمێر 7:30 خولەکی ئێوارە یانەی هەولێر لەسەر یارگای فرانس و هەریری پێشوازی لە نەجەف دەکات. بەهۆی نزیکی کات یاریەکان لەیەکەوە تیپەکەی سەمیر بابۆ ئامادەکاری تایبەتی بۆ یاریەکە نەکردووە. چوار یاریزانی سەرەکیشی بۆ یاریەکە دادەبڕێن، هەریەکە لە عەلی شاخەوان و عەلی قاسم بەهۆی کەڵەکەبوونی کارتەکان بەسەریانەوە و محەممەد موحسین بەهۆی پێکان و مستەفا قابلیش پەیوەندیکردن بە ڕێزەکانی هەڵبژاردەی لاوانی عێراق. هەولێر 36 خاڵی هەیە و لە خانەی چواردەی ڕیزبەندیە پێویستی بەسەرکەوتنە تاوەکومانەوە مسۆگەر بکات. بە ڕازگۆ بووم هیچ ئامادەکاریمان نەکرێت، تەنها خۆتان زانپێرێ یاریمانە بوو دوێ تەنها استیشفامانە بوو. ئەمڕۆ هەر لە نزیکەی 45 دقیقە تەمرینمانەیە، بەس وەکو ئوسلوبی عامی فەریق کە لە ڕووی تەکتیکیەوە دەتوانم بڵێم هەر ئەوەندەمە جالەمانەیە ئەو 20 دقیقەی کە لە دەستمانە کە چۆن یاری دەکەین. خۆ دەزانی ئامادەکردن بۆ یاری بەلایانی کەمەوە 4-5 ڕۆژت پێویستە، بەس چونکە دەوری عێراقی ئێستا زۆر مکەتەفە و مەجالی ئەوەی تێدا نیە حتا بە استیشفاش ڕابگەی. یانەی نەجەف لە باشترین ساتەکانی یاریکردنیەتی تیپەکە لە 7 یاری ڕابردووی 19 خاڵی کۆ کردوتەوە، لە یانەکانی دوهۆک و زاخۆ و نەورۆزیشی بردوتەوە. هەرچەندە هیچ یاریزانێکی بۆ یاریەکەدا نابڕێت، بەڵام بەهۆی گەشتەکانەوە تیپەکەی سەرهەنگ موحسین ماندووە. کاتێک تۆ ئاست و ئەنجامت هەیە دیارەوە ئاسوودەیەک هەیە، ینی لایانی دەرونی لایەنێکی زۆر گرنگە لە وەرشەکە، یانەی نەجەف توانیتیە و لایەنە دەرونی لە هەموو یارزانەکان فەرەهەمکە. سەبارەت بە یاریەکەشمانەمە بەڕاستی دەتوانم بڵێم تا ڕادەیەک ماندوین لەبەرەوەی هاتینە حدود لەناو بەغدا لەگەڵمان کردو دوایە گەڕاینەوە نەجەف، خۆی دەبەوە یاری لە یاریگای نەجەف کرێ، بەڵام بەهۆی چاککاری پاشان گەڕاینەوە نەجەف. ئەو زارە هاتینە سلێمانی، لە سلێمانی و زارە هاتینەوە لێرانی. ئەو هەموو سەفەرە هەرچەندەمە زۆر ڕازینە لە خولی پیش ئەستێرەکانی عێراق، بەڵام دەتوانم بڵێم ئەو شتە ینی کاریگەریی تەواوی لەسەرمان هەیە. ئینشاڵڵا هەوڵ دەدەین مامەڵێکی دروست لەگەڵ ئەو یاریانەی ماوە هەولێر و شورتە و میسان و مینا، هەوڵ دەدەین ئینشاڵڵا پێگەی خۆمان قایمترکەین لە ناو چار تیپەکە. هیوادارم کە یاریەکی خۆش و سەلامەت و پڕچێژ بیتن وەکو تەواوی یاریەکانی دیکە. هەولێر و نەجەف لە مێژوودا لە 50 یاری ڕوبەڕوو یەکتر بوونەتەوە. 21 بردنەوە بۆ ئاسکەکانی نەجەف بووە، لە 17 یاریش هەولێر سەرکەوتنی تۆمار کردووە و لە 12 یاریش یەکسان بوونە. حوسێن محەممەد، کەناڵی پێم، هەولێر.